ئێمە وەکو کارگری ئایسان سەرتام کارگەماندا مەزران بۆ دروستکردنی جلوبەرێک بەڵام لە دواتر کام قەیرانی ماسک جلوبەرگی پزیشکیاوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کە تەواوی جیهانی گرتەوە کێشەی کەمی ماسک و جلوبەرگی پزیشکی ڕوویدا بۆ ئێمەش بیرمان لەوە کردەوە کەم کارگە خەینە خزمەتی خەڵکەوە دەستکەین بە دروستکردنی ماسک و جلوبەرگی پزیشکی سوپاس بۆخوا لە ئیسا بەردەوامی لە کارکردن ئیشەکانمان زۆر باشە ڕوە توانیمان لە هەندێک لە داخوازیەکان پڕ بکەینەوە نێڵێن قەیرانێکی زۆر وا گەورە ڕووبە ئێمە بە 20 کارمەندەوە بەردەوام کارەکەین هەشتی بەیانی بۆ 4.5 و 5 ئێوارە بەبێ چەند هەوڵمانداوە کە زۆرترین دەمەمە خەینە بازارەوە بۆ ئەوەی کە زۆرترین کەس مستەفید بێ لێی و ئیسپادی لێ بکە. کارگەی ئاسان بۆ دروستکردنی ماسک بە چەند مەرحەلەیە کاتەیە پەڕێتاک و ئامادە ئەکرێت یەکەم مەرحەلە لەلایەن چەند کارمەندێکەوە دەبڕێت و ئامادە دەکرێت بۆ دوورین یێتە لای ئێمە ڕاستە دوورینی ئەەکەین پاشان ئەچێتە لای ئوتو بۆ ڕێکردن و ڕاستکردنەوەی پاشان ئەچێتە لای چەند کارمەندێکە بۆ تاڵکردنی ماسکەکە پاشان ئەچێتە ژێر فەحز لەلایەن سەرپەرشتیاری کارگەکەوە فەحز ئەکرێت و چاودێری ئەکرێت بۆ ئەوەی بزانم بەکەڵکی ئەوە یەت کە بەکاربێنێ یاکردن هەر دەمامکەک لە ژێر چاودێریکردن و فەحسەکەیە دەرنەچێت ناخرێتە ناو بازاڕەوە و بە هیچ کەسێکیش ناخرێت. کارمەندانی ئەم کارتەیە بۆ نمونە لە سەعات 8 بەیانیوە تا 4 عەسر لێرەن خەڵەسین بە ئیشی کارەکانی خۆمان وەکو هەموو ئافرەتێک هەلێکی کار ڕەخساوە پێخۆشحاڵین بەم کارگەیە کردراوەتەوە هیوادارین زیاتر پەرەی پێ بدرێت دەستخۆشی لەو کەسانەکە کە پاڵپشتیمان لێەکەن هیوادارین زیاتر پەرەی پێ بدرێ و بۆ ئەوەی زیاتر شتی باشتر و شتی چاکتر دروستکرێت بۆی پێویستمان بە بەرهەمی دەرەوە نەبێت بەرهەمە خۆماڵەکانی بڵێن ناوخۆیەکانی خۆمان بێت دەستخۆشتان ئاساییە زۆر ئاساییە زۆر ئاساییە ئێمەشەر وەکو ئەوەنی ئێستا بە نمونەیەمە لە ساڵ 8 مانگ ئافرەتی لە 20 کارمەندی لێرە 15 مان ئافرەتە 5 مانگ طبعا ئافرەتان زیاتر هەموو کارێماندبوونی هەیە بەڵام لەگەڵەوەشە دەستخۆشیشمان لێ کرێت کە لەم کاتە ئێمە هەستاوین بەم ماسکانە کە لەم کاتە حاڵەتێکی زەروراتە طبعا لەم کاتە خۆشتان نزان بەبوونی ئەم وەزعەوە تۆزێ قەیرانی ماسکە ئیتر ئەمە پێویستێکی بەکەم پێویستێکی پڕکردێتەوە چەنی بە باشتر
ئەم دەمام کە ئێمە 4 فیلتەرە جۆرە قماشکی نانۆ ئۆڤانە کە قماشێکی زۆر تایبەتەوە و زۆر باشە کە ئاو ناگرێتە خۆی و بۆ مادەشلەکان ناچنە بەناو کونیلەکانە کامیژی ئیسادەیەکی زۆر باشیە و ئەتوانێت بەکار بهێنرێ زۆر لەوەی بازار باشە خواستی ئەم دەوامکانە یعنی لەسەر تاسەری هەرێمی کوردستانە بە تایبەت پارێزگای سلێمانی خواستێکی زۆری لەسرە چکە لە کۆمپانیا و شتەکان و دەستگا حکومەکانیش داواکاری زۆری لەسرە و بەهۆی بەهێزی و باشی ماسکەکەەوە یعنی زیاتر حەزەکەن ئەم ماسکەی ئەمە بەکار بێت. ماوەی چەند ساڵێکە دەبینین بە شێوەیەکی بەرچاو خانمان شانبەشان پیاوان کارەکەن بە خۆشحاڵێکی زۆرەوە لێرەش ئەوەندەی کارمەندی ئافرەتی خانمی تایە پیاوی تیانی ئێمەش خۆشحاڵین بە کارەکەمان و سوپاس سەرپەرشتارەکەشەکەن کە هاوکاریی گەورەمان هاتممان بەم کارگەیە سەرتا بۆ ڕووبڕۆنەوەی ڤایرۆسی کۆرۆنایە پاشان خۆش هەر یەکێ لەم خانمانی کە لێرن حەز و خولایەکیان بۆ درمانی هەبووە بۆیە دەست بەکاربن و خۆشحاڵیشن بەکاربن. سەردا توانایەکی کەمانە بوو کارمەندیشمان کەم بوو یعنی خۆی لەوانەیە 9 کارمەند 10 کارمەند بوو یەکەم جار ئێستا کارمەندەکان زیاد بۆ 20 کارمەند بە تواناکەشان بەرز بۆتەوە یەکەم جار دەستمان پێکرد لە ڕۆژێکە 900 بۆ 1000 دانە ئێستا بە نزیکی 3000 دانە دروستەکەین.